خۆشەویستەکانم بەهۆی سەرما و سۆڵ و باران و ئەم زستانەوە لە هەندێک مزگەوتەکان الحەمدولیلا مزگەوتی ئێمە ئەو دیاردەیە نییە لەخوا بەزیا بێفەزڵی خوای پەروەردگارە یەک لەسەر منی بەندە و پاشان لەسەری ئەهلی ئەم مزگەوت و ئەم گەڕەکە الحەمدولیلا تەفریقە و دووبەرەکی لەم ناوە نییە لەخوا بەزیا بێ بەڵام لە هەندێک مزگەوت ئەبیسینەوە تەفریقە دروستە بێ ئیسش لەم کاتە بەهۆی ئەم نوێژی جەمعی مزگەوتەوە ئایا مەسەلەن سەرما بێ ئەتوانی جەمع بکە یان نەیکەی باران تۆزێ بێ ئەتوانی بیکە یان نەیکەی لەسەر ئەمە لە هەندێک مزگەوت جاری وا بۆ لە بین مەلاکە و خەڵکەکە بۆتە شەڕ لە خەڵکە ناویەکە بۆتە دەمەقاڵەیان بیستمەتەوە لە هەندێک شوێن ڕووی داوە ئەمە منیش لەبەرەوەی وتارەکەم ئەگا بە شوێنەکانی تر لەبەرەوە باسیەکەم ئەگینا الحەمدولیلا ئێمەم کێشەیە نییە من لێرە نەسیحەتی ئەو خەڵکە ئەەکەم کە لە پشتی ئیمام و نوێژەکەن و نەسیحەتێکیشم هەیە بۆ مەلاکان و بۆ ئیمامی مزگەوتەکان بەتایبەت نەسیحەتی یەکەمم بۆ خەڵکەکەیە ئەڵێم خەڵکینە براینە ئێوە ئەگەر تووزێ علمیشتان هەبێ لە شەرعا لەوانەیە علمەکەتان بە قەدەری علمی مامۆسای مزگەوتەکە نەبێ لەوانەیە احتیمالی شەیە کەسێک هەبێ لە مامۆسای مزگەوتەکەش زیرەکتر بێ بەڵام ئەو کەسەی کە لە مامۆسای مزگەوتەکە زیرەکترە طبعا لە دین تێگەیشتووە ئەزانی ئەم مەسائلانە کە ڕووەدا جەمعی مزگەوت جەمعی نوێژ بکرێیان نەکرێ زەکاتی سەرفترە بە پارە بدرێیان بە گەنم و دانیوەڵە بدرێیان ئەم شتانە گشتی ئەمە فەرعیاتە لە دینە ئەمە فروعە ئوسوڵ نییە ئێمە ئوسوڵەکان ئەوەیە گشتان هاتن بۆ مزگەوت گشتمان ڕۆکەنە یەک قیبلە یەک خوا ئەپەرستین یەک پێغەمبەرێکمانەیە سونەتەکانی بۆتان باسەکەین یعنی ئەمە ئوسولی دینە لەمەیە کەسمان خلافمان نییە خلافێ لە مەسائلێکی ورد و بچووکە هەیە ئەمار خوا خۆی یەلاوێتەوەی بۆی عولەماتیایە ئیسفادەیە بە خەڵک زیاتر بگەێنن و ئاسانکاریەکیش بێ بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم مەسائلە وردانە نصيحتم ئەوەیە کەسێک کە لە پشتی ئیمامی مزگەوتێک و نوێژەکە بەپێی ئەو بۆچوونە بچیە کە ئیمامی مزگەوتەکە هەیەی یعنی حتا ئەگەر خۆیشی جیاواز بێ بۆچوونی جیاواز بێ پێویست ناکە مەشاکل دروستکەی بۆ مەشاکل دروستەکەی ئیمامی مزگەوتەکەت چۆنی کرد توش ئاوابی کە گوناحباریش نابی بالعکس ئەوە تەوحیدی کەلیمەی مسلمانانە حتا ڕەئی تۆش جیاواز بێ ڕەیەکەت لەو شوێنە نابێ باسیکەی لە ناو مزگەوتا گینا تەفریقە دروستە بێ مامۆسای مزگەوت ئیمامی ئەو مزگەوتەیە یعنی پێشەوایە ئیمام یعنی پێشەوا تۆ کە ڕازی بووی لە پشتیەوە نوێژکە ئەگەر ڕازی نیت لە پشتیەوە نوێژ مەکە یعنی وا باشترە ئیسا ئەگەر من قەناعەتم بە ئیمامێ نەوێ بەخوا ناڕۆم لە پشتیەوە نوێژکەم لەبەرەوەی تەفریقە دروست نەکەم لەبەرەوەی نەبمە مایەی کێشات کە نوێژیشی لە پشتەوەکەی مەشاکل دروست ناکەم نوێژی خۆم ئەەکەم و دوایەوە ڕۆم لە دەرەوەی مزگەوت بۆچوونیەکەم هەیە بۆ خۆم بۆچوونی خۆم بۆ خۆم باسەکەم بیا بۆ کەسانێک کە دۆسی منن ئەمە مەوزوعێکە یعنی بە کوردیەکەی حەلەکە ئەوەیە کە تۆ هەردینیش وا فێرمانەکە إنما جعل الإمام ليؤتم به پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئیمام بۆچی دانراوە بۆ ئەوەی خەڵک بە قسەی بکە براینە ئێسەر لە وڵاتێکە جار وایە 30 حزبی تایە یەک کەسەوێتە ڕئیسە وڵاتە و تەوا بێ خەڵکی بە قسەی بکە ئیتر ناکری هەر حزبێ بەلایەکە بی و دوای تەفریقە دروستە بێ نصیحەتی مامۆساکانی مزگەوتی شەکەم ئەڵێم مامۆسایانی مزگەوت برا گەورەکانی من نابێ ئێمە زۆر شتون کەینەوە لەسەر خەڵکی زۆر بار قورسکەی لەسەر خەڵکی خەڵک دوایی تەحمولیان نامێنێ ئیسا من خۆم یەکێکم لەو کەسانەی لەوانەیە قەناعەتم بە بڕێ مەسائل نەبێ بەس لەبەر خاتر ئەوەی تەفریقە نەبێ ڕەئی زەعیفەکە وەرەگرم لەبەر خاتر ئەوەی کێشە دروست نەبێ لە ناو مزگەوتە ئاسانکاریش لە دینە هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی وا بووە عایشە فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر دوو شتیان بخسایەتە بەردەمی دائیمەن ئاسانەکەی هەڵەبژات ئەگەر گوناح نەبوایە یعنی چی تایە ئەگەر خەڵکەکە زانیت مەیلانە بۆ لای ئەوەی لە سەرمایە جەمع بکەن لەبەر خاتری ئەوەی تەفریقە نەبێ کێشە نەبێ ئاسانکاری بکەی و دائیمەن هەوڵ بدەن کەلیمەی مسلمانان لە مزگەوتەکانە تەفریقەی تێمەخەن هەوڵ بدەن ببنە وەسیلەیەکی یەکگرتنی مسلمانان على الأقل ئێمە ئەگەر وڵاتەکەشمان نەتوانین کۆکەینەوەی چنە بە ئەهلی مزگەوتەکەی خۆم کۆکەمەوە شتێکی چاک داواکارم خوای گەورە ئیسلاحی هەموو لایەکمان بکە ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء